Hello, I am Rabaz Majid. سڵاو، من ڕێباز مەجیدم لە دەنگی ئەمریکا. شانازیەک ئەمڕۆ لەگەڵ پرۆفیسۆر فرانسیس فۆکۆیاما داین لێرە لە سلێمانی عێراق. سوپاس بۆم دەرفەتە پرۆفیسۆر. سپاس بۆ ئێوە. Today we'll be talking about some ئەمڕۆ لەبارەی کۆمەڵێک بابەتی گەرمی جیهانەوە قسە ئەکەین. دکتۆر، ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم کە ئێوە لە ساڵی 2003 یەکێک بوون لەوانەی لە یانگری داگیرکردنی ئەمریکاتان کرد لە عێراقدا. لە ئێستاشدا کە پەیوەندی ئێران و ئەمریکا لە ئاستێکی خراپدایە بەهۆی کشانەوەی ئەمریکا لە پەیماننامەی ئەتۆمی و کێشەکانی دواتر، ئایا پشتگیری هیچ ئۆپراسیۆنێکی سەربازی ئەمریکا ئەکەن دژ بە کۆماری ئیسلامی ئێران بۆچی یاخود بۆچی نا؟ why or why not? Well, to be accurate, I did not support the invasion at the لە ڕاستیدا بۆ ئەوەی ورتر بم من پشتگیری داگیرکردنی عێراقم نەکرد پێش ڕوودانی. من پێم وایە کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا نابێت هیچ وڵاتێک یان شوێنێک داگیر بکات، نەک تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێم وانییە ئەوە کەرەستەیەکی بەسوودی سیاسەتی دەرەوە بێت، چونکە ناسەقامگیری و کێشەی زیاتر دروست دەکات. ئێمە بە دڵنیایەوە داعشمان نەئەبینی ئەگەر عێراقمان داگیر نەکردایە. ئەوە شتێکە قسە هەڵناگرێت. لە سەردەمی سەدام حوسێندا پشتگیری گەمارۆکانم دەکرد. لە ڕاستیدا من دژی بیرۆکەی دەستێوەردان نەوەستامەوە. ئەوەی لە ڕاستیدا نیگەران بووم لەو بارەوە ئەوە بوو کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئامادەی نەبوو بۆ ئەوەی لە دواتردا عێراق سەخامگیر بکات، دەستگای سیاسی پێویستدا بمەزرێنێت و بیگۆڕێت بۆ دیموکراسیەکی ڕاستەقینە. بەداخەوە واقعەکە لەوە خراپتر بوو کە پێشبینیم ئەکرد. ئیداری بوش هیچ پلانێکی جدی نەبوو بۆ دەست بە سەرداگرتنێکی دوورمەودا و هەوڵ بۆ سەخامگیرکردنی عێراق. ئەوان هەڵی زۆریان کرد وەک هەڵوەشاندنەوەی سوپای عێراق. هەموو ئەو هەڵانە بوون بە کارەساتێکی گەورە. هەروەها پشتگیری ڕێکەوتنەکەم کرد لە نێوان ئێران و ئیداری ئۆباما، چونکە من وەک ڕێگایەک ئەم بینی لانی کەم بۆ هێواشکردنەوەی پرۆگرامی ئەتۆمی ئێران. بۆیە پێم ناخۆشە کە ئیدارەی ترامپ لەو ڕێکەوتنامەیە کشایەوە. وەک ئەوترێت ئێران لە ئێستادا لە دۆخێکی زۆر لاوازدایە. دۆخی ئابووری زۆر باش نییە. بە پێچەوانی ئەمریکا کە لە هەموو حاڵەتێکدا ئابوووریەکی گەورەتری هەیە و لە ئێستادا ئابووری ئەمریکا بەباشی دەڕوات بەڕێوە. ئەو نیگەرانی لە ئێستادا هەمە لاوازیەکی لە ڕادە بەدەرا. لە ڕاستیدا ئێستا عێراق بە دوو وڵات دەورە دراوە کە بە قەیرانی ئابووریدا ئەڕۆن. ئەوەش بارودۆخێکی باش نییە بۆی. ئەتوانرێت چی بکرێت بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراق جێهێشتووە؟ لە ڕاستیدا شتێکی تەنها نییە بکرێت بۆ چارەسەرکردنی، ئەبێت قۆناغ بە قۆناغ چارەسەر بکرێن. کێشەی سەرەکی نەبوونی دەستگای ڕاستەقینەیە لە عێراقدا. ئێمە ئەم هەفتەیە خەریکی خولێکی ڕاهێنانین لەسەر کەرتی تایبەت. ئەزانیت ناتوانیت دەوڵەتێکی ڕاستەقینەت هەبێت هەتاوەکو گەشە سندنی ئابووری نەبێت. ماوەی چەند ساڵە عێراق پشتی بەسەر چاوە سروشتیەکان بەستووە کە زیان بەخشە. بەو مانایی بەشەکانی کەرتی تایبەت بە دۆخێکی دژواردا کێبڕکێ ئەکەن. پێم وایە ئەو گەشە سندنا هاوسەنگی پێویستە بۆ ئەوەی ئەوەش بکەیت پێویستت بە سیستەمێکی بانکیە کە خەڵک متمانی پێ بکات، سیستەمێکی دادوەری. دەستگای زۆر هەیە کە لە عێراقدا لاوازن. پێم وایە پێویستە ئەوانە چاک بکرێن. You talked about Turkey. لە پێشتردا باسی تورکیات کرد. لە ڕاستیدا ئەمەوێت لەباری تورکیاوە پرسیارت لێ بکەم. تورکیا لە کاتێکدا هاوپەیمانی ناتۆی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە تا دێت نزیکتر ئەبێتەوە لە رووسیا. لە کاتێکدا پێگەیەکی جیۆپۆلیتیکی استراتیژی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، چۆن لە سیاسەتی ڕەجەب تەیب ئەردۆگان و داهاتووی تورکیا ئەڕوانیت؟ The way Recep Tayyip Erdogan doing politics and the future of Turkey. Well, I think it's really tragic. He, over the years, has become more and more authoritarian. پێم وایە زۆر تراژیدیە لەم ساڵانەی دواییدا ئەو تا دێت زیاتر دیکتاتۆر ئەبێت. پێم وانییە چیتر تورکیا وەک دیموکراسی پۆڵێن بکرێت بەهۆی کپکردنی میدیا، ئۆپۆزیسیۆن و ئەکادیمیەکان بە شێوازێکی هەڵەشا. پێم وایە ئەمەش سەرکێشێ بۆ قەیران ئابوووریەکان، چونکە وا دیارە بۆچوونی خۆی هەیە لەسەر ئەوەی ئابووری چۆن بەڕێوەچێت. لە کاتێکدا لەگەڵ واقعدا یەک ناگرێتەوە. من ترسم لەوە هەیە دوای ئەوەی تورکیا وا دیار بوو بەباشی هەنگاوی ئەنا، بەڵام بەداخەوە ئێستا ڕوبەڕووی قەیرانی گەورە ئەبێتەوە. لە ڕووی پێگەی جیۆپۆلەتیکیەوە پێم وانییە ئەردۆگان بتوانێت ببێ بە هاوپەیمانێکی متمانە پێکراوی هیچ وڵاتێک. لە ئێستادا کێشەی زۆری لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە، بەڵام پێم وانییە رووسیا و تورکیا بتوانن ببنە هاوپەیمان. ئایا ئەمە لەسەر ئاستێکی حکومیدایە یان خەڵکەکەیە یاخود پەیوەندی بە خودی خۆیەوە هەیە؟ مەبەستم لە ڕەجەب تەیب ئەردۆگانە. پێم وانییە خەڵکی تورکیا هیچ کێشەیەکیان لەگەڵ دراوسەکانیاندا هەبێت بە تایبەتی جگەلەوەی سەرۆکەکانیان تووڕێیان بکەن لەبەر هەندێک بابەت. پێم وانییە ئەمە کێشەیەک بێت پەیوەندی بە خەڵکەوە هەبێت، بەڵکو ئەمە زیاتر پرسی سەرۆکایەتیەکانە.
just a question of the leadership. Recently, like there has been لەم دواییانەدا جۆرێک لە کرانەوە هەیە لە دنیای موسڵماناندا بەڕووی چەند دیاردەیەکی کۆمەڵایەتی ڕۆژئاوە. بۆ نمونە لە سعودیە ژنان ئەتوانن ئۆتۆمبیل لێخوڕن لە ئێستادا. جوڵانەوە هەیە کە پشتگیری کۆمەڵی LGBT ئەکەن. ئەوان بچووکن بەڵام بوونیان هەیە. ئایا ئەم گۆڕانە لە دنیای موسڵماناندا تا چەندێک کاریگەری ئەبێت لەسەر پەیوەندی نێوان ئەم دوو کولتورە؟ in the Muslim world will affect the interaction between these two cultures? Well, I think these changes are just bubbling up from inside these societies. I mean, پێم وایە ئەم گۆڕانانە لە ناخی ئەم کۆمەلگایانەوە هەڵئقڵێن لە ڕاستیدا سەرنجڕاکێشە هەردوو ئێران و سعودیە زۆرینەی ئەوانەی زانکۆ تەواوەکەن ژنانن وەختێکی ژمارەیەکی زۆر لە ژنی ڕۆشنبیرد هەبێت سروشتی کۆمەلگاکە خۆی ئەگۆڕێت چیدی بەو کۆنزێرڤەتڤیەی جاران نامێنێتەوە ئەمە کاریگەری دروست ئەکات لەسەر ئەوەی چۆن حکم ئەکەن پێم وایە فشارێکی زۆر هەیە لەلایەن خەڵکی ئەم وڵاتانەوە بۆ گۆڕانی کۆمەڵایەتی pressure from the people of these countries for social change. And actually talk باسمان لە دنیای موسڵمانان کرد لە ڕاستیدا ئەمەوێت بۆچوونی ئێوە بزانم لەسەر ئاینی ئیسلام و لە ڕوانگەی قبولکردنی لیبرال دیموکراسیەوە ئایا ئەتوانین ئەنجامێکی لەو شێوەیەمان هەبێت؟ I think that you already have a number of reasonably successful Muslim. پێم وایە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاوی ئیسلامی دیموکراسی سەرکەوتوو هەیە تورکیام وەک نمونە ئەهێنایەوە بەڵام پێشەوەی ئەردۆگان دەست بکات بەوەی زیاتر دیکتاتۆر بێت بەڵام ئەندەنۆسیا کە گەورەترین وڵاتی موسڵمانە لە جیهاندا بووەتە نمونەیەکی دیموکراسی سەرکەوتوو بۆ ماوەیەک مالیزیا بەرەو ڕووی دیموکراسی ئەگەڕێتەوە دوای هەڵبژاردنەکانی ئەم دواییە پێم وانییە هیچ هۆکارێکی جدی هەبێت کە وڵاتێکی موسڵمان نەتوانێت دیموکراسی بێت عێراق دیموکراسیەکی ناکامڵە بەڵام هیچ نەبێت پلەیەک لە هەڵبژاردەی خەڵک بوونی هەیە تا ئەو ڕادەیی سەرۆکەکانی هەڵبژێرێت. Well, so how can we ئەیچی لە ئیسلامی تونڕە بکەین؟ Daesh and the real radicals, I think you have to deal with militarily. There's no other solution to that. ئەزانیت داعش و تونڕەوە ڕاستەقینەکانی تر ئەبێت لە ڕێی سەربازیەوە مامەڵێن لەگەڵدا بکرێت. ئاشکرایە شتانێک هەیە بکرێن بۆ ڕێگری لەوەی خەڵک بڕۆنە نێو ڕیزەکانیانەوە لە سەرەتادا کە ئەوەش ئالۆزە چونکە تێکەڵەیەکە لە بێکاری نەبوونی ناسنامە و هەستی نامۆبوون لە کۆمەلگا ئەوە دۆخێکی کۆمەڵایەتیە و تا ڕادەیەک زەحمەتە دیاری بکرێت. actually talk moving like up to the north to Europe. با بەرەو باکوور بڕۆین بۆ ئەوروپا و قسەی لەسەر بکەین. بەهۆی جەنگی سووریاوە شەڕی عێراق و داعشەوە ژمارەیەک زۆر لە پەنابەر هەیە ڕوویان لەوێ کردووە وەک پەرچەکردار بەرامبەر ئەم پەنابەرانە جۆرێک لە نیۆناشنالیزم دروست بووە هەروەها ژمارەیەک جوڵانەوە هەیە کە سیاسەتێکی پۆپۆلیستانە پەیڕەو ئەکەن و بەمەبەستی ڕاکێشانی ئەم خەڵکانە پروپاگەندە لە دژی پەنابەرەکان ئەکەن چۆن ئەم بارودۆخە ئەوەی کە لە ئەوروپا ڕوئەدات کاریگەری ئەبێت لەسەر داهاتووی لیبرال دیموکراسی لەوێدا. The future of liberal democracy there. Well, it's very troubling because I think a lot of these لە ڕاستیدا ئەوە زۆر کێشەیە چونکە ئەم حیزبە پۆپۆلیستە نوێیانە زۆر کۆنزەرڤەتیڤن و هەڕەشەن بۆ سەر دیموکراسی و بڕوایان بە سیستەمی هاوسەنگی نێوان دەسەڵاتەکان نییە کە لە دیموکراسی ئەبێت هەیبێت پێم وانییە هیچ چارەسەرێکی تایبەت هەبێت بۆ ئەم کێشەیە جگەلەوەی ئەوانەی بڕوایان بە لیبرال دیموکراسی هەیە لە بەرامبەردا بەرخودان بکەن و دەسەڵات لە دەستی ئەو کەسانەدا بهێڵنەوە کە بڕوایان بە بنەماکانی دیموکراسی هەیە. ئایا ئەو بەرخودانە قورس ئەبێت؟ هەموو ململانێ سیاسیەکان قورسن. قسەمان لەسەر دیموکراسی کرد. ڕوونکردنەوەی ئێوەم ئەوێت لەسەر وتەیەکت لە ڕابردوودا لە ڕاستیدا ساڵی پێشوو لێرەدا لە سلێمانی ئێوە وتوتانە. پێم وایە حکوومەتێک کە بەباشی حکوم بکات لە ڕاستیدا ئەوەیە کە بتوانێت کارەبا دابین بکات. ئەوەی کە بتوانێت کارەبای 24 سعات هەموو ڕۆژێک دابین بکات. ئەمە شتێک نییە کە هەمیشە دیموکراسی بهێنێتەکایەوە. ئەمە توانای دەوڵەتە کە لە ڕژێمە نادیموکراتیەکانیشدا بوونی هەیە. ئەوە قسەیەکی ئەوەیە کە ئێستا من لێرەدا خوێندمەوە دوای ئەوەی ئەمەتان وت زۆرێک لە خەڵک هەیە واتی ئەگەن لەم قسەیە وەک ئەوەی ئێوە بڵێن وڵاتێکی دیموکراسی کە لاوازە لە بەڕێوەبردندا باشتر نییە لە دیکتاتۆریەک کە ئەتوانێت کارەبا دابین بکات. ئایا ئەوەی وتتان بەراوردێکە لە نێوان ئەم دوانەدا؟ What you said, like a comparison between these two? No, that's a misunderstanding. I mean, there are plenty of dictatorships that don't provide reliable electricity. نەخێر ئەوە هەڵە تێگەشتنە ژمارەیەک زۆر دیکتاتۆری هەیە کە کارەبا دابین ناکەن هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی دیکتاتۆرێک کارەبای تەواو دابین بکات یان بەڕێوەبردنێکی باشت هەبێت یان نیتە ئەتوانیت بەڕێوەبردنێکی باشت هەبێت لە کۆمەلگایەکی دیموکراسیدا ئەشتوانی بەڕێوەبردنێکی باشت هەبێت لە کۆمەلگایەکی داپڵۆسێنەردا یان بە پێچەوانەوە
پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم دوانەدا لە کۆمەڵگای دیکتاتۆردا هاوڵاتیان هەڵبژاردەی ئەوەیان نییە سەرۆکەکانیان بگۆڕن. ئەگەر سەرۆکەکانیان ناومێدیان بکەن هیچ بەرپرسیارەتیەک نییە، هەر بۆیە هۆکارێک هەیە کە بڵێین ئەوان خراپترن بۆ دابینکردنی کارەبا، چونکە هیچ کەسێک ناتوانێت ڕەخنە بگرێت. لە ڕاستیشدا بەداخەوە ئەوەش هەیە کە زۆرێک لە حکوومەتە دیموکراسیەکان نەیانتوانیوە ئەم خزمەتە سەرەکیانە دابین بکەن. ئەوەش هەنێک جار شەرعیەت لە دیموکراسی ئەسەنێتەوە. Providing these kinds of services, and that is what often delegitimates democracy. I want to ask you about Donald Trump. ئەمەوێت لەبارەی دانۆڵد ترامپەوە پرسیارت لێ بکەم. بەو شێوەی لیتی ئەگەن چۆن ئامۆژگاری ئەکەن لە ڕوانگەی سیاسەتی دەرەوەیدا؟ Foreign policy. ئامۆژگاری یەکەم کە دەست لە کار بکێشێتەوە لە سەرۆکایەتی بە زووترین کات و بگەڕێتەوە بۆ بەڕێوەبردننی وانەی یاری گۆڵف. ئەوها بە سادەیی؟ Okay. No, I mean, I think he's... پێم وایە ئەو خراپترین سەرۆکە ئێمە هەمان بوو بێ. ناتوانم چاوەڕێ بم بۆ ئەو ڕۆژەی لە سەرۆکایەتی نامێنێت. That was simple. بەڕاستیەوە سەرنجێکی سادە و تند بوو لە هەمان کاتدا. Actually, I have one more question. لە ڕاستیدا پرسیارێکی ترم هەیە، با لەسەر عێراق قسە بکەین. ئێمە ئێستا لە عێراقین، ئایا بەرەو پێشتوونی دیموکراسی چۆن ئەبینیت و پێشبینی چی ئەەکەیت؟ In Iraq. And what do you predict for Iraq? Well, Iraq has a lot of challenges. لە ڕاستیدا عێراق ئاڵنگاری زۆری هەیە، لە هەمووی سەرەکی تر گەندەڵیە. شتێکی تریش کە نزیکە لە گەندەڵیەوە هەموو سیستەمی دەرەبەگایەتی کە لەلایەن پارتە سیاسیەکانەوە بەکاردێت لە سیستەمی سیاسیدا بۆ هێشتنەوەی دەسەڵات و بەدەستێنانی قازانج بۆ لایەنگرەکانی خۆیان. ئەمە ئەو سیستەمەیە کە شەرعیەتی هەموو سیستەمە سیاسیەکەی لاواز کردووە و هێناوێتی ئەم ئاستە نزمێ حکومداری. بۆیە پێم وایە پێویستە بزوتنەوەیکی سیاسی نوێ دروست بێت بە شێوازێکی نوێی مۆدرن بڕوات بەڕێوە و جێی ئەو پارتە سیاسیانە بگرێتەوە. وەکو ئەوروپا و ئەمریکای باکوور کە پارتەکان لەسەر پلاتفۆرمی ڕوون کەمپین ئەکەن، تەنها هەوڵی کار و پیشەنادەن بۆ لایەنگرەکانیان و هەوڵی جێبەجێکردنی بەرنامەی سیاسەتێکی گشتی ڕاستەقینە ئەدەن. Public policy programs. And coming to my last question. پرسیاری کۆتاییم ئەەکەم. نوێترین کتێبتان شوناس داخوازی شکۆ و سیاسەتی وەڕاستبوون کە بەم نزیکانە بڵاو ئەبێتەوە. ئەمەوێت لەبارەی ئەو کتێبەوە بدوێن. Yes. Yeah, I want to talk about that book. Well, I think that around the world بەڵێ لە سەرانسەری جیهاندا پێم وایە شوناس کۆنسێپتێکە کە زۆر شت ڕوون ئەکاتەوە لەوەی بۆچی ڕوودەن. بە چەند شێوازێکی جیاواز خەڵک هەست بەوە ئەکەن کە نەناسێنراون. مەبەستم ناساندنی سیاسیە. عێراق وڵاتێکە کە بەدەست سیاسەتی شوناسەوە ئازارە چێژێ. ئەم هەموو کۆمەڵە ڕەگەزی و مەزهبیە هەیە وا هەز ئەکەن کە لەلایەن دراوسەکانیانەوە لەژێر هەڕەشەدان. ئەوەش دیموکراسی زۆر قورس ئەکات. بەڵام سیاسەتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش بۆ ئاراستەیە هەنگاوەنێت. خەڵک لەسەر بنەمای ڕنگ و ڕەگەز خۆیان پۆلێن ئەکەن. هەر ئەمەشە لە پشت جوڵانەوەکانی دژ بە پەنابەرەکاندا بوونی هەیە. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا و شوێنەکانی تریش پێم وایە ئەوە بەرەو پێشوونێکی زۆر ترسناکە. It's a very dangerous development. Yeah, actually talking about identity, one more question came to my mind. لە ڕاستیدا کە باسی شوناسمان کرد پرسیارێکی تر هات بە مێشکمدا. پەیوەندی نێوان جیهانگیری و شوناس. لەلایەکەوە جیهانگیری لە یەکمان نزیک ئەکاتەوە. لەلایەکی ترەوە ئەکرێت ترسناک بێت بۆ سڕینەوەی هەندێک لە شوناس. چۆن ئەتوانین ئەم پەیوەندیە هاوسەنگ بکەین؟ Sort of identities. So how can we balance this relation? Well, there's no simple formula for that. I think that people have to be... فۆرمیولایەکی سادە نییە بۆ ئەوە. پێویستە خەڵک هەستیار بن بەرامبەر ئەو ڕاستی کە گۆڕانی کۆمەڵایەتی زۆر خێرا ڕوونادات. لەم ساڵانی دواییدا چەند ملیۆنێک خەڵکی نوێ هاتوون بۆ بەریتانیا. لە وڵاتێکدا کە ڕەنگە دانیشتوانەکەی 6 ملیۆن بێت، ئەوەش گۆڕانێکی زۆرە کە بە خێرایی ڕوئەدات. شتێکی چاوەڕوان نەکراو نییە کە خەڵک بۆ نیگەران بن. بۆیە پێم وایە تۆزێکی هێواش بوونەوە نەک تەنها لە ڕووی کۆچکردنی خەڵکەوە، بەڵکو لە جیهانگیری ئابووریشەوە ڕەنگە بیرۆکەیەکی خراپ نەبێت. زۆر سپاس بۆ ئەو کاتی پێت بەخشین. سپاس بۆ ئێوە.